سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوددا بڕژێ بەسەر دڵ و دەرونی هەمووان. بەشی دووەمی ئایا ژن لە سووڕی مانگانە بە ڕۆژوو دەبێت؟ ئەگەر ئاوڕێکیش لە هەردوو عیبارەتی حەتا یەطهورنا و ئیدا تەطەهەرنا بدەینەوە دەفەرمێ تا پاک دەبنەوە، و ئەگەر پاک بوونەوە بە واتای بەویستی ژنەکان نییە کەی پاک دەبنەوە و چۆن پاک دەبنەوە. ئەوە تا مەلائیکەی لەوحی مەحفوظیش لە دەرەوەی ویست و ئیرادەی خۆیان پاک نەبوونە و پاک کراونەتەوە. إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون. واتە پاکراوەکان، بەڵام هەر کاتێ خۆمان هۆکاری هەر پیسبوونێک بین دەبێ خۆشمان پاکردنەوەکە ئەنجام بدەین، وەک وثيابك فطهر، جلەکانت پاک بکەوە، وإن كنتم جنبا فطهروا، ئەگەر لە جەنابەتدا بوون خۆتان پاک بکەنەوە. بەڵام فإذا تطهرنا فأتوهن من حيث أمركم الله. دیارە خدا لێرەدا کە حالەتی حەیضە دەفەرمێ کەی پاک بوونەوە، وەک مەسەلەی جەنابەتەکە نەیفەرمەکەی خۆیان پاک کردەوە یان با خۆیان پاک بکەنەوە، چونکە دروستبوونی حالەتی حەیض لە دەرەوەی توانە و ویستی خۆیانە، کەواتە پاک بوونەوەشی هەر لە دەرەوەی توانای خۆیانە. کاتێکیش پاک بوونەوە خدا دەفەرمێ ئاساییە لەگەڵیان جوود ببن. دیارە دروستبوونی حالەتی حەیض و تەهارەی حەیض تەنها ڕێگرە لە جوودبوون. فإذا تطهرنا فأتوهن من حيث أمركم الله. ڕووداوێکی زۆریش ئاساییە لە ژنان و مانگانە بۆ ئامادەکردنی ماڵی کۆرپەلە لە دەرەوەی ویستی خۆیان ڕوودەدا و پاک دەبنەوە بێویست و ئیرادەی خۆیان. با بزانین سووری مانگانە ڕێگرە لە بەڕۆژوبوون. خدای کاربەجێ فەرموویەتی أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم هن لباس لكم وأنتم لباس لهن علم الله أنكم كنتم تختانون أنفسكم فتاب عليكم وعفى عنكم فالآن باشروهن وابتغوا ما كتب الله لكم وكلوا واشربوا حتى يتبين لكم الخيط الأبيض من الخيط الأسود من الفجر ثم أتموا الصيام إلى الليل ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد تلك حدود الله فلا تقربوها كذلك يبين الله آياته للناس لعلهم يتقون. لو آيات باسي حلالي جودبون دكاد لشواني الرجو، هروها خواردن و خواردنەوە تا دەرکەوتنی دەزووی سپیلە دەزووی ڕەشی بەیانی، دوای ئەوە بە ڕۆژوبوون لە خواردن و خواردنەوە و جودبوون تا هاتنی شەو. دەی ئەو سێ یاسایە چ پەیوەندی بە سووڕی مانگانەوە هەیە؟ وەک لە سەرەتا گوتمان تەنها ڕێگرە لە جوودبوون لە هەر زەمان و مەکانێک بێت. ئەگەر پرسیارێک لە هەمووتان بکەین و بپرسین، ئەگەر پیاوێک لە ڕۆژوو ڕەمەزان خەوی لێکەوت و لە خەودا ئیحتیلام بوو، هەستا بینی ئاوی پیا و ڕژاوەتە ناو شەرواڵی، ئایا ڕۆژەکەی دەشچێ؟ هەڵبەتە هەمووتان دەڵێن نەخێر. باشە بۆچی ناشچێ؟ وەڵامتان ئەوەیە خۆ ئەو لە دەرەوەی ئیرادەی خۆی ئەو ئاوە لە دامێنی هاتۆتە دەر. دەی بەڕێزان، ئافرەتانیش لە دەرەوەی ئیرادەی خۆیان ئەو خوێنەیان لێدێت دەر لە کاتێکدا ئاوی پیاوەکە شەهوەتیشی لەگەڵدا بووە، کەچی ژنەکە چ لە کاتی خەو چ لە کاتی بە ئاگایش هیچ چێژێک لەو حاڵەتە ناکات. خوشکان و برایان، ئەوەی ڕۆژی دەشتێنێت تەنها خواردن و خواردنەوە و جوودبوونە لە ڕۆژ نەهاری ڕەمەضان و بەس. دەی دووبارەی دەکەمەوە، ئێمە نەمانگوتووە موفتی و زانا و فەقیهین. قسەی ئێمە تەنها تێڕامانە لە کتابی خوددا و هەر کەس ئازادە لە وەرگرتنی یا ڕەتکردنەوەی. والسلام على من اتبع الهدى.